بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. طبعا فرموديك رسول الله صلى الله عليه وسلم هموتان بيستوتان أو ألفاظي في زور وزور جاريش شرح كراهو والله مو فرمودية قولترين آماجيتي أبو حالي جيهاني أمره وزور بروني وبجواني أمره جيهان همي بيناك أبو من كافرمي بين يدي الدجال سينون خداعة. لرواية كتير فرمي بين يدي الساعة سنوات خداعات. فرمي بيش هاتني دجال صالاني كي هالخلط يعني الروى كان خلقي. لرواية كتير فرمي بيش هاتني قيامة صالاني كي هالخلط يعني الروى كان خلقي. هالخلط عندن لو صالانيات شونه وخلقة قاتة تأستي يعني تأستيك قمران يسري ليه شيء تأستيك كهمو بيوركان عكس بيته ولا لا. رسول الله صلى الله عليه وسلم دو بيور باسكا أفرمي يصدق فيها الكاذب يا كميان ويكذب فيها الصادق. لو صالانا دروزنا كان لخلق ابن راسقو يعني شي ابن راسقو ليان يعني ابن بيشوايا بيشواياتي أنا كان شوك خلق كيجي براز زاني جوي بوكاته ضلي بوكاته وبشوين يكذب وعكس قش يفرمي ويكذب فيها الصادق أو الرازقوية تيا شي ليكري بدروز نزانده يعني أولان ده يتر أو جوي لنا جيري يتر أولى بيشواتي لا أدري جاء أجر دي قدبا ببنا مجهول هنا يأتي هم يفرمي يصدق ويصدق ويصدق واي ليكري واي ليكري واي ليكري بوشي لبروي خلقك واكا خلقك التالبي أو جورك سانه خلقك التالبي إنساني رازقو نامنه خلقك حزي هر بدروزنه كحز كردن بدروزن بۆ خۆشی لە قورئانە بە یەکێ لە نیشانەکانی منافقین باس کراوە و یەکێکە لە تایبەتمەندیەکانی یەهودیش دارودەسەی دەجالن ڕوونە کە الله جل جلاله باسێکا فەرمێ سماعون للكذب أكالون للسحت فەرمێ یەهود بە تەبیعەت چین سماعون للكذب زۆر حەزیان بە درۆ زۆر قیمەتی هەیە لەلایەن بە شێوەیەک هەر هەمویان زياد لحد جوي بوغرن چونکە كلمة سماع لزماني عربية صيغة مبالغة يعني لحد بدل جوي بوغرن مدمن أبن لسري بون منا إعلامي كان هي أم إنسانة بديارم إعلامه يتر ناتواني بجوله أجر حلقة كيبه كهمي سيناريو دروية نسراوه أجر إخبار كيبه كهمي سياستي لا أنا كانوا دروية دار رجراوه أم ناتواني شاوي لي ورب جره تناند آماده بربي تمالو منالي خوي أجر ريجر بن لجوا ليجرتني أجر ريجر بن لما مارسة كردني أو بويا بصيغة مبالغين هذتي ودواتر أم درويش لنا خويانا وكم قوم خوي لينو تناند واي لينو مزجوت كاني شاي لينو وأم هؤلاء دروكاني جماعتك خوي سرخة وهؤلاء دروكاني جماعتك خوي سرخة بوش يوي جاري ويا دسيشان بيكتري قال بحنابيا ويا هيرشا كان سري يكتري ليكتري جدا لبحنابيا أو ديويش مانو لسر كانش ديو مانو حتى تقيان ليك كردو دسقات شيء شانش كانوا ليك شان كشتو حتى آماده بون چند ساله کی شری پی بکنو 40000 کس ليك تري بكوجن ك لهمان كاتا او ليك تر كشتنا كردياتي بو دواتريش شهيدياتي بو وردولاش كيتر امد هاو كيشكه بجوين رونقاتو بو خلق اگر خلق بيو تيب يعني لم بابتانا باش انا فرمي بشي دوا او ومن اخيري فرمودا كما بس زيات الله سروارم وبابة كم لسروية كان بيشكشتاني كم أفرمي ويخون فيها الأمين ويؤتمن فيها الخائن ويك أمانة بارزة تشيتر با خائن لقلا مدري بتنرو تير ورستو بمتطرفو بكون برستو بدواكوتو بوانا لقلا مدري شونك معلومة ديني إسلام هم أمانته هر الله جل جلاله خذي إسلامي هم بأمانتنا وبردول القرآن إنا عرضنا الأمانة على السماوات والأرض أمانة إسلام وإسلامتي أأواني كأهل أم أمانة للا يخلقي بخائن لقلا مدرين بناشريني تماشا أكرين يترى قربيتو بشكل شيوان أنا بناسرين وقربيتو بقصو قفتاري أنا بناسرين وقربيتو برفتارو كرداري أنا بناسرين ولا يخلق يتر بخائن لقلا مدرين طاو أمانة كسانية كنا بيتو نزي شام كيبي خطرن خرابا توشي أمابي توشي أوابي أود لي قومي أو لي قومي كوكم رواشي لها تورون وأشكرا تاند لنا خزم كسكاري خوش أنا بوش وتماشانك باش أنا فرمي يصدق فيها الكاذب ويكذب فيها الصادق
ويؤتمن فيها الخائن ويخون فيها الأمين. إنسان خيانة كاركاني جبن بأمانة بارز للا خلق أمانتي ديني دانا دس بويان ضايع كرت، خلق أمانتي أخلاقي دانا دس بويان ضايع كرت، خلق أمانتي خاكي دانا دس بويان ضايع كرت، خلق أمانتي نتويانا دس بويان ضايع كرت. هيك شيء كان يشتغل بلام لا يزاليش خلق هر لسرو إيش بردوامه. كاتك كي أمانة دروسك يعني هنا تبيشوا يعني كابا سركردة وقيادة وبقدوة خوي خلقك كي بوي لو ما يزوري شقيت سر خلقك. باشا رسول الله صلى الله عليه وسلم لفظك بكاره هنا فرمي وينطق فيها الرويبضة كي قسيت ياك الرويبضة ليه برسني بغمري خواه صلى الله عليه وسلم الرويبضة كي فرمي الرجل التافه يتكلم في أمور عامة الناس. فرمي إنسانك تافهة قساك لكاروباري قشتي خلقيا أم بشي فرمودك زور قرنقة كأما بيمان الله إنسان كان أصلا بوشي دروزنا كان رازقو بو رازقو كان يان ليبت دروزن بو خيانة كار كان يان ليبت أمانة بارز كان يان ليبت خيانة كان لبروي جوي أقرن للروي بيضة روي بيضاش بعرزي خوي قسام بوكا تنا أنت تشريع يان بودا رجع حرام وحلال يان بودا رجع ما نش سمعا وطاعة جيبجيه كان لقال يرى أما بشي فرمودك خطر أم كلمة تافهة لزماني عربية بمعنى شيء. طبعا رسول الله صلى الله عليه وسلم بچن شێوەیە باسی ئەمەی کردووە لە زمانی عەرەبیا کاڕۆیە نووسی الرجل التافه لە قاموسەکانە ئەڕۆی بەدوایە گەڕێ خوێنیتەوە یعنی ئینسانی بێقیمەت بێنرخ چروک هیچ و پوچ هیچ لە بارانە بوو ئەفەرمێ ئینسانی بێقیمەت قساکە لە کاروباری خەڵکیە و تەفاهە خۆی بێقیمەتیە ئیتر ئەگەر بێت و یەکێ بیکە ئەگەر یەکێ لێی وەرگرێ ئەو دوو کەسە هەردووکیان لە تەفاهەتە لە بێقیمەتیە با بڵێن شەریکن یەکیشیان کردووە. ئەمە معنای کەلیمەی تافهە. ئێستا حالیان لە ئەوروپایە بیرمەندەکانی ئەوروپا دان بەوەیە ئەنێن جیهانی تەفاهەیە بە جوانی دان بەوەیە ئەنێن زۆر بەیان لەسەر ئەو بابەتانە کتێبیان نووسیوە چەندین کتێب هەیە لە ئاخیری با بڵێن بابەتەکەمانە ئاماژەی پێدەین کە کێ نووسیوێتی و چۆن باسی ئەم تەفاهەتاکەن کە ئەمڕۆ ڕەواجی هەیە. طبعا ئەم فرمودەی رسول الله صلى الله عليه وسلم کە ئەفەرمێ تافه قسەیتیاکە يعني لە چیشا قساکە يتكلم في أمور عامة الناس لە تەواوی کاروبارەکانی خەڵکیە قساکەن لە تەواوی ژیانی خەڵکیە قساکەن هەموو شتێکیان بەدەسە چونکە مەنەسە مەنەسەی خۆیانە ڕۆژی خۆیانە خەڵک هەموو شتێکی بۆ ڕێکخستون ئەوانیش بە هەموو شێوەیەک ئەو خەڵکە بارزی خۆیان تەلاعوب پێکەن. بۆیە بینی لە ڕووی دینیەوە سەرەتا بۆ دەست پێ بکەین تەفاهەت ڕەواجی هەیە ئینسانە تافیهەکان لە دینە قساکەن هەموو کەسێک گوێیان لێگرێت. ئەو ئینسانانەی ئەمڕۆ مینبەریان بەدەسەوەیە و ئیعلامیان بەدەسەوەیە و خەڵک ڕووی تێکردوون و گوێیان لێگرێ ئەگەر لە سەردەمی سەحابەکان نابوونایە زۆربەیان بە حەدی شەرعی حەدیان لەسەر تەطبیق کرا یا جەڵدەگران یا دەستیانە بڕا یا شاربەدەرەکران یا لە ماڵەوە دەمبەسرا و دەست بەسەرەکران بۆیان نەبوو قسە بکەن لەم دینە بۆ چونکە کەوتون بەناو حرام و حەڵاڵە بە ئاشکرا حرام حەڵاڵەکەن و حەڵاڵ حرامەکەن خەڵکیش جەزاکەڵایان بۆ نووسێ کە لێرە ئەفەرمێ ئەوانە ڕەواجیانە بێ یعنی خەڵکەکە ڕەواجیان پێیە کە تۆ جەزاکەڵاو بۆ نووسی ئەو بەیانیە حرامێک تریش حەڵاڵەکە حەڵاڵێک تریش حرامەکە کە بەردەوامە و بە سپۆنسەری کەناڵەکانی عەلمانیەت و خەڵکێکی زۆریش بە دیاریانەوە دانیشتووە و زۆر تەبیعی بەلای گوێیان لێگرێ. تەفاهەت لە بواری چییە؟ چونکە فەرمودەکە گشتیە ئەفەرمێ ئوموری العامە هەموو کاروبارێکە گرێتەوە کاروباری هەموو کەسێکیشە گرێتەوە. تۆ دین پەیڕەو ناکەی تافیهێک هەیە لە دینە قسەت بۆ بکە تۆ سیاسینی تافیهێک هەیە لە سیاسەتا قسەت بۆ بکە وەیە کە تەماشاکەی لەلایەنی سیاسی شەهەر ئینسانانێکی تافیه قساکەن کە ئەوانن رسول الله صلى الله عليه وسلم جوان وێنایانە کە فەرمێ جیفة بالليل وحمار بالنهار بەڕۆژ کەلاکە ئەمەنەی خواردوێتەوە ئەمەنەی زینا کردووە بە شەو بڵین بە ڕۆژیش گوێ درێژەکە لەو ناوە هەر جوتا هاوێ بۆ خۆی بەم لاولایە و هەر قوڕەکە بەسەری خەڵکیە بە هەموو کردارێک و بە هەموو بڕیارێک و بە هەموو ئیمزایەکی خۆشتان دیوتانە جوتەکان بەرهەمووی کەوتووە نییە بەری نەکەوت بێ ئەمە ئەو حیمارەیە کە رسول الله صلی الله عليه وسلم باسیەکە و بە شەویش دەبێت بۆ کەلاکە ئەوەنە خەریکی زینا و مەشروب خواردن و دا NPC و سەحراتە لە نادیەکانی خۆیان یاخود ماڵەکەی خۆی کردوتە نادی و لە فرۆشەکانی هێناوەتە ماڵ و یاخود چۆ بۆ خزمەتیان بۆ جێگاکەیان
ئەمە سەردەمی ئەمانە ئێستا بوون بە دەمڕاستی خەڵکی ئەمانە وڵات دەبن بەڕێوە کاروباری تۆی موسڵمان بەدەستیەوانەوێ هی ئەو عالەمە بەدەستیەوانەوێ کەس ناتوانێت قسە لە قسەیانە بکە خەڵکێک هەیە ئەیان پارێزێ خەڵکێک هەیە پشتیوانیانەکە خەڵکێک هەیە سنگ بە گولەوانێ بۆیان بۆی ئەوانیش بەردەوام بن لە ئیشی خۆیان هەتاوەکو ئەمانەیان هەبێ و بۆیان بلێ بەردەوامە بن و سەردەمەکەش سەردەمی ئەوەیە کە خەڵک ئەو جۆرە کەسانەیە وێ بەڕاستی یعنی ئێستا ئەگەر بێت و ئیمامی عومەر بێتە کوردستان هەر زینووی بکەیتەوە ئامادە نییە حکمی و خەڵکە بگرێتە دەست چونکە ڕایشکارێکی وەکو عەلی دەست ناکەوێت ڕایشکارێکی وەکو تەڵحەی دەست ناکەوێت ڕایشکارێکی وەکو زوبەیری دەست ناکەوێت ڕایشکارێکی وەکو عوسمانی کوڕی عەفانی دەست ناکەوێت کێ لە دەوری بێ جیهان جیهانی تەفاهەیە تەواوی هەمووی لە تەفاهەتە قساک ئەمە لە بواری سیاسەتیشە یعنی خەڵکەکە وای لێ هاتووە یعنی ئیمامی عومەر لە سەردەمی خۆیان بە خەڵکی کوفەیە وت چی ئەیفەرموو ئەعیانی ئەهل کوفەتە وحیمص ئەیفەرموو وەڵاهی ئەهلی کوفە و حیمص منیان ماندوو کردووە بەخوا بێدەسەڵاتیان کردوم ئەمەنە خراپ بوون خەڵکی و دوو شارە ئەیفەرموو ئین وليت عليهم لينا استضعفوه وإن وليت عليهم شديدا شكوه فەرمووی یەکێکی با بڵێن نەرمونیانەکەم بەسەرکردیان و والیان دەسەڵاتی بەسەراگرن و لاوازیەکەن و خۆیان چیان بێ ڕایەکەن یەکێکی تون و تۆڵەکەم بەسەرکردیان یان شکاتی لێگەن هەموو ڕۆژە لەلام نەزان چیان دەکەم خەڵکی کوفە یعنی بەڕاستی قەومانێک هەن میلەتانێک هەن هەر بەڵا بوون هەموو جارێ سەرکردە بەڵا نییە زۆر جار میلەت بەڵایە کاکە تۆ جاری وایە ئاەتێک گەڵی ئەسا ئەم قسانەی منەیکەم ئەمە هەمووی حەدیثەکە نییە لام ماوە هێشتا لەی لام نایەوە با بڵاو بێتە بزان چەند گوێ نەخۆم خەڵک دینەکەی ناوێ خەڵک خۆی دروستکەری ئەو تافیهانەیە خۆی بە شوێن کەوتەی ئەو تافیهانەیە خەڵک نایەوێ بەڵگەم چییە خەڵک نایە با بڵاو بێتەوە خۆتانەی بینن هەر خودی ئەوانەشی کە ئەیبینن و پێشی ڕازین سەری ناخەن ئەو بابەتە نایگەن ئەو بابەتە حەقیان نییە بەسەریەوە پشتی تێ ئەەکەن ئەیبیستن لە من واقعیانە وڕمێنێ بەڵام ناچن بە براکەیانی بگەن بە خوشکەکانی بگەن بە ماڵ و مناڵەکانی بگەن بە خزم و کەسوکارەکانی بگەن بۆ تووشێوە نەبین و تووشێوە نەبین و تووشێوە نەبین بۆچی با تەفاهەت هەر بەردەوام بێ دە هەر بەردەوامیژە بێ هەر لەو ساڵانەشە ئەژین پاشان تەفاهەت لە بواری چیە لە بواری با بڵێن کۆمەڵایەتیە تافیلی وایەتە سەر کەناڵەکان و سەری ئەعلام قساکە لە بواری کۆمەڵایەتیە ئەو ژیان بۆ تۆ ڕێگەخا ئەو پێتەڵێ چۆن بخەوی و چۆن بخۆیت و چۆن هەڵسیت و بڕۆی بەشداری لە چی بکەیت و لە چی نەکەیت و لە چی نەکەی یعنی کە سەیری ژیانی خۆیەکەی یەک پارچە فەشەلە کاکە خەڵک لە کاروباری ژیانی تایبەتی خۆیان خۆی تەقلیدی لەشفرۆشەکە خۆی تەقلیدی لۆتیەکە خۆی تەقلیدی دزەکە خۆی تەقلیدی پیاوکوژەکە شانازی پێواکە سەر و شکلی وەکو ئەو چاکەکە ڕفتاری وەکو ئەولێکە قسەکردنی وەکو ئەولێکە کاکە لایڤی لەش فرۆشێک کە تەسویری خۆیەکە بەیانی لە خەو هەستاوە دەموچاوی ئەشواویەتە بەردەم ئاوێنەوە میکیاجەکە ملیۆنان بینەری هەیە هەر لە هەموو عالەمە هەر باسی کوردستانی خۆمان ناکەم ئەمانە بوون بە قودوەی کچەکانتان لە پیاوەکانیشیان کابرا هەڵەسێ بەس هاوار هاوارەکە و گوێنەیە لایڤەکەی 2 ملیۆن بینەری هەیە یعنی سێرەکەی کە داخرێتەوە 2 ملیۆن کەس بینیوێتی دەبڕۆ لەو لاشەوە زاناترین خەڵکی ناو میلەتەکە کۆڕەکە 50 کە زامادێ بڕاتە کۆڕەکەیەوە بڕۆ تەماشا بکە لەش فرۆشێکە بەندبێژێک دێ هەرچی جادەیە بۆ یەگیرێ وایە نەتان بینیوە بلیتی بەر ناکەوێ نەک هی مەحەلی خۆمان هی دەرەوەشکایی هێنن بەڵام بڕۆ گەورەترین زانا بێنە با کۆڕێ بکە کێ چه گوێی لێ بگرێ کێ تاقەتیە دابنیشە بە دیار و تارێکیەوە ئەو دقە گۆرانیەکە ئاڵێ لەسەر ستەیج نیوەی جمهورەکە لە بەریەکە ئەگەر پێشەوە لە بەری نەکردبێ لەگەڵ یا بیڵێتەوە حەدیثی ڕەسوڵ الله بۆ خوێنێتەوە ئەڕواتەوە ئەڵێ مامۆستا باسی کرد نازانم ئاەتی بۆ خوێنێتەوە مامۆستا باسی کرد نازانم ئێمە ئەمانوت یەهود خراپ بوون ئەنوت سەمیعنا وعەسەینا بیسمان نەزانین چی وتووە بەس بە قسە و ناکەین ئێمە ئێستا سەمیعناش نەماوە يعني سەمیعناش نەماوە کاکە با سەماعەکە هەبێ هەر هیچ نەبێ يعني نازاني الله جل جلاله إن شر الدواب عند الله ثم البكم الذين لا يعقلون ولو علم الله فيهم خيرا لأسمعهم فأجر خير تيابوا تو آيات قرت جول حديث أبوك تياتنيا ناتواني جويل أجري ناتواني فيريبي ناتواني بيبيستي باشان بچينا ويا با سرت آياتك شر الدواب خرابترين بونا ولا سر زويا أوانا كناتواني بيستنيشاني چونکە یەهود بوونەوەرێکی خراپ و غەضەبی ئەڵڵای لەسەرە بۆ لەبەرەوەی ئەیبیست بەس کاری پێ ناکرد ئومەتێ پیا بۆ نابیستێ لە ناو کێشە لە ناو موسڵمانانە نەک هەر کاری پێ ناکات بڕۆ تەماشا بکە لە بواری ئیعلامە
لبواري علامة زلامي واهن سر كنال والله أجر شريعة إسلام حكمي بكرده 20 جار رجم كرابون الجاري دي خلق دانشتو بدياريو ئەوە نەی حەز بە ژیانی تایبەتی ئەوە وا گوێی لێگرێ وا مارەسەیەەکە دوایی وا کۆمنتیە وا دەستخۆشی هەیە وا پشگیری هەیە ینی لە عەقڵانیە خەڵک خۆی تەفاهەیەوێت تەفاهەی هەڵبژاردووەکە وەجەباتی سەریع معەلەبێکا بە قورگیا ئیتر ئەمیش وەریەگرێ و ڕاستەخۆ لە خۆیان جێبەجێیەکە و بانگە شەشی بۆکە کە تۆ لایکی تافیهێکی واکەی لایکی لەش فرۆشێکەکەی بەدڕەوشتێکەکەی تۆ بەشێکی لە بڵاوکردنەوەی بەدڕەوشتی کە تۆ چیتە تەپەیجەکەی لایکت کردووە تۆ فۆلۆری ئەوی فۆلۆری عین شوێنکەوتە بە ئینگلیزی یعنی تۆ بە شوێن ئەوەی لە ڕوو دێ لە قیامەتا بڵێ ئێ ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم من بە شوێن تۆ بووم کە لە پەیجەکەی ئەوە تۆ شوێنکەوتەی ئەوی شەیریەکەی تۆ داوای بۆکەی داوایەکەی بانگەوازی بۆکەی ئەگات لە خۆتە تۆ مسلمانی تۆ چی دی ینی هەر ئەمە عەکسکەرەوە بۆ دینەکەتی بکە بۆچی بۆ لەش فرۆش بێ بۆچی بۆ بەندبێژ بێ بۆچی بۆ کافر و ملحید و مشریک بێ جاری وایە جاری وایە پەیجەکە هەر پەیجی ئیلحادە ئەڕۆیتە ناوەوە هەر لە دینە لە بنەماکانی دینە سێرەکەی تۆ فۆڵۆوەریتی شوێنکەوتەیتی قۆری کوێکەی بەسەر تا بۆ قیامەت بۆچی بە شوێنیەوەیت ڕەدیەیتەوە ئینکاریەکەی ئەگەر ئینکاریەکەی تو ڕەدی شێیتەوە پێویست ناکات شوێنکەوتەی بی لایەکیشی ناکەم و ڕەدی شێم و ئینکاری شێکەم ناچمە ناویشی کارەساتە بەڕاستی خەڵک زۆر لای یاوە لەم بابەتەیە زۆر بە طبیعیش سەیرەکە زۆر ئاسانیشە بەلایەوە هەمووشی بەشێکە لەو تەفاهەتی ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم هۆشداری لەبارەوە دا و باسیەکە بڵێن بڕۆ تەماشای بواری وەرزشکە بڕۆ تافیهی وا هێنن لە خەڵکیان کردووە فسپاڵەوان هەر هیچی لەباران نییە بۆ ژیانی خۆشی شایستەی ئەوە نییە بە کۆیلەش ڕایگریە گەر بێت و سەردەمی حەق بێ سەردەمی پێچەوانی با بڵێن پێوەرەکان نەبێ بەڵام بەداخەوە سەیرەکە ئەمڕۆ سەییدی ناسە گەورەی خەڵکیەکە ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم فەرمێ هەر کەسێ بە خەڵک بە یەکێ بڵێ گەورم بەڕێزم فڵانە کەسم ئاوا گەورەی کا لە لای خۆی بە منافقێک وا بڵێ فەرمێ فەقەد ئەهلەکتم ئەوە بە هیلاک چووی تۆ منافقێک گەورەت بێ بەڕێزت بێ سەرکردەت بێ سەرۆکێ بێ ئەبێ خۆچی بی حتمما خۆ لە منافقێک کەمتری بۆیە ئەو گەورەترە لە تۆ بۆیە ئەو بەڕێزترە لە تۆ بۆیە ئەو لە سەر و تۆیە ئەمە کارەساتە بەڕاستی ئەمانە هەمووی لە دینە هاتووە ئەمە هەمووی هۆشداری لێدراتەوە بۆ دنیای ئینسانی تافه بێنی بکەی بە قودوەی خۆت نە بە مباشر ڕاستەوخۆ نە بە ناڕاستەوخۆ ئەسڵەن تۆ نەک ئەبێ بەڕائەتی لێ بکەی بەڵکو بێت دژیشی بی نەگەر لەو هاوکێشە با بڵێن خەبیثە بیت و بەشێک بیتیایە و ئاگاشی لە خۆ نەبێ چۆن نەبێ مسلمان ئەوە نەبێ ئاگا بێ دوای ئەوانە بکەوێت بڕۆ لە بواری پەروەردەیە چ تافی هەیە قساکە چ بێدینێ قساکە مناڵی خەڵک پەروەردەکە لەسەر کوفر و شیرک لەسەر فیسق و فجور لەسەر بەدڕەوشتی هەر بواری ئەەکەیتەوە یعنی هاتووە لەش فرۆشی ناوناوەچی ئەستێرەی سینەمایی ئەستێرە باشە بەدڕەوشتی هێناوە بۆت ئەمە هونەرمەند هونەری لەلا فەنی لەلا عیلمی لەلا ئەوە تەفاهەتە هەر ئەسڵەن زانکۆی بۆ کراوەتەوە کولیی بۆ کراوەتەوە بودجەی بۆ سەرف کراوە خەڵکی لەسەر پەروەردەکرێ لە هەمووی کارەساتترەمانە دواییش مەشاهیری ناو سۆشیال میدیا کەسە با بڵێن هەڵکەوتەکانی ناو سۆشیال میدیا بەناوبانگەکانی ناو سۆشیال میدیا بەچی بەناوبانگی بە جڕلیان بە هاوار وەکو گوێدرێژ سەڕین بەوە بەناوبانگ ئەو بەناوبانگان وەڵڵای خەڵک ناوبانگی هەموو کەس ناسێ بڵێ خالیدی کوڕی وەلید کەس نایناسێ کورە بڵێ ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم کەس بەقەر ژیانی ئەو شارەزای ژیانی ئەم بڵێ هاوسەرانی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم بە ئافرەتانمان بڵێ چەند کەسیان ناسێ و ئەزانێ چۆن ژیاون و چۆن نەژیاون ئافرەتانمان نازان بەڵام بڵێ فڵانە ڕاقیسە هەمووی ناسێ هەمووی زانێ کێیە هەمووی زانێ لەکوێوە دەستی بە ڕەقس کردو چ جۆرە ڕەقسێکی ژەزانێ چەند گۆرانی هەیە و چی وتووە چەند شووی کردو و چۆن تەلاق کراوە چەند زینای کردو و چەند فەضیحەتیشی بڵاو بێتەوە هەر بە دواوشی وێتی تەنانەت ئەڕوا کارۆ بەلای دکتۆری تەژمیر ئەڵێ دەمچاوم وەکو ئەو لەش فرۆشە لێک با لەو بچمەوە جوانە شکلی دەم و چاوی خۆش یە گۆڕەی خاتە سەری فەلا یوغەیڕن خەلق الله کە ئاەتی لەسەر ئەنجا بڕۆ سەیری گەنجەکانیشمان کە لەولاوە بزانە ئەوەنەی یاریزانەیە ناسن ئەوەندە ڕەسوڵ الله ناسن ئەوەندە عومەری کوڕی خەتابە ناسن بە خەڵک ئەڵێن خولەفای ڕاشیدین کێن ئەڵێ هاڕون و موسا و هەروون و موسا چی وانە پێغەمەران
بخلق الله خلفاء راشدين على الشافعي ومالك ولا دوانگی کم بیر شد او علماء او کارساتەکەیە بەڵام پێی بڵێ فڵانە یاریزان وڵا پێ تەڵە چەند یاری کردووە تەمەنی چەند ساڵە جنی هێناوە چەند کەپڵی هەیە چەند مناڵی هەیە چەند گۆڵی کردووە هەمووی پێ چی ئیسابەیە هەموو ێزانێ هەموو شتێکی زانێ ئاوا تۆ یعنی شوێن کەوتەی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم بۆ ئیتیباع بەبێ عیلم ئەبێ ئەتوانی شوێن ڕەسوڵ الله بکەوی صلی الله عليه وسلم بەڵام نەزانی کێ بۆ چی کردو چی وتووە ناتوانی ئەتوانی بڵێ من شوێن کەوتەی سەحابە نەزانی کێ بوون و چیان وتووە چیان کردووە ناتوانی فەرموو لەبەر تافیهەکان ئەمڕۆ مینبەری تەنانەت مینبەر بۆ سەحابەکانیش نەماوەتەوە بۆ عولەمایەکانیشمان نەماوەتەوە خەڵکێکی زۆر هەڵخەڵەتاوە پێیان بە هەموو شێوەیە دوایان کەوتووە هەردەمەکەنەوە 2000 کەس لەسەر لایڤەکەیانە گوێیان لێگرێ سبحان الله الله جل جلاله لقرآن باسيانا كافر ماشي وإن يقولوا تسمع لقولهم وإذا رأيتهم بيجمشتين تعجبك أجسامهم وإن يقولوا تسمع لقولهم كأنهم خشب مسند فحربيان بيني منافق تافهان لسر منصة لا يعلم يكسر لشولاري سرنج راكي شيء دبرو بزانا أفرتان شون لشولاري وأنا كبسيليكون دروس كرا سرنج راكي شون بڕۆ بزانە کامل دەموچاو ئەوانیان کە هەڵیان گرتو دەموچاویشکیان لە بۆ خۆیان دروست کردوێتەوە بە فیلە ڕوو بۆ تۆکسەوانە بزانە خەڵک چۆن معجیبیان ئێبڕۆ سێری بزانە کابراش قات و چاکە تۆڕیبات لەبەرەکە لەسەر مارکە چاکەتەکەی بایەوەنە دەفتەرە و سەعاتەکەی بایەوەنە دەفتەرە و بزانە خەڵک چۆن معجیبێتی خۆی بە کوشتەیە بەس بۆی سەیرێکی بکاو بیبینێ ئامادەیە فەرمانی دایک باوک هەموو کەسێ وەلا بنێ بەس دابنیشە نیو سەعات بە دیارەوە تەماشای بکە شێت و شەیدای ئەجسام شکڵ و شێوە ئەمە قسەش بکە تسمع لقولهم کە دەمی ژەکاتەوە قساکە ئەمیش یەکسەر وڕە بێ بە دیار قسەکانی هەموو تەمەنی لە لەش فرۆشی و بێدینیا بەسەر بردووەڵە قسەکانی ڕاستە قسەکانی ڕاستە چەند جار بە لەش فرۆش و بەدڕەوشتە وتووە قسەکانی ڕاستە چەند جاریش بە ڕەسوڵ الله دواوتووە فەرمودەکانی ڕاستە بێنە بەراوردێ بکە بزانم تۆ دوای شێ کەوتووی چەند جار بە سەحابەیە کەوتووە چەند جار بە تابعیە کەوتووە چەند جار بە عالمێ کەوتووە ئەسڵەن قسەی ئەوانە چەندێ لەبەرە و قسەی ئەمانە چەندێ لەبەرە کورە کەلامەکەی ئەڵڵا و چەندێ لەبەرە وە قسەی لەش فرۆشەکان و بێدینەکانە چەندێ لەبەرە نەماوە هیچ شتێ میلەتێک یعنی ئومەتێک ئەوانە بکاتە قودوەی خۆی کە ئەڵڵا جەلە جەلالوه لە ئاخری ئایەتەکە فەرمێ قاتەلەهم الله ئەڵڵا لە ناویان بەرێ جەلە جەلالوه ئەبێ ئەم میلەتە حاڵی بەرەوەی کوێ بڕوە كأنهم خشب مسندة خشب طبري تفسيرك فرمي لا خير فيهم هيج خيرك أنت يعني فرمي لا فقه فيهم لا علم فيهم لا علم أنت يعني لا فقه أنت يعني لا خير أنت يعني هيج شاكيك أنت يعني نزانست نكردار هيج تيك أنت يعني تنها خشبك وهذا رامج دانشتم معجبيتي جيل يكري تماشاك تقليد يكاتو تقليدي كاتو كوك تقليدي باوكو دايكي ناكاتو تقليدي سيركي دان بيسي كلش فروشك كاتو تقليدي كسي كاتو كرسول الله صلى الله عليه وسلم بچينا يبردوا تافه بقيمة بكيتا بيشوا قدوي خوت واز بيني لو هم صحابه برزا واز بيني لرسول الله صلى الله عليه وسلم لبيجمعنا براسي اما كارثاته ما أجر نيته بخوتها السلام جهنم ديته بخوتها علي لو كنا نسمع أو نعقل ما كنا في أصحاب السعير أجر جومان بقرتها لا الله بزانين شي مان بياله لا رسول الله صلى الله عليه وسلم زين شي مان بياله وكار مان بيا بكر دايا إيه ما يسأل جهنم أنا بوين الله جل جلاله فاعترفوا بذنبهم فسحقا لأصحاب السعير أو اعترافي خوان بتاواني خوان بلاري خوان بخرافكاري خوان فسحقا يعني باهل لنا وسزابن وبإيش وآزار وابن عليه طبعا بداية فرمودك بروي بضنا بيانبا روي بضا لزماني عربيا بانيك لقاموسها تماشام كد هندك لين لرفض ربض وهاتوا ربض يجبريتيا لنوسان بزاوية خو نوسان دن بزاوية يعني آرزوي زويبك آرزوي دنيابك آرزوي جياني دنيابك أجر بيتو بلين بيوندي دروس كي لبيني معنى لغوي وشرعي كا أوانا بس حزيان للدنيا بس بو الدنيا جين وبس على جياني دنيا كان ليك كيتلا معنى كان يا فرمي لا هنا وهاتوا ربضة بتائك خرل أخيرة كيوا كاويش بمعنى العاجز دي بهذا صلاة الحواس
بهێز لە ئاس چییە؟ لە ئاس فەرمانی ئەڵڵایە جەل جەلالوهو، لە ئاس فەرمانی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم. ئەمە بێتە قودوەی خەڵک. هەندێک ترەڵێن لە ڕابیضەوە هاتووە. ڕابیض یعنی نەخۆش، دڵ نەخۆش، لەش نەخۆش، هەموو شتێکی نەخۆشە. هەر بەدوێ نەخۆشی چییە؟ نەخۆشی نیفاقە. في قلوبهم مرض، نەخۆشی نیفاقە فزادهم الله مرضا، نەخۆشی فەسادە، نەخۆشی داوێن پیسیە، نەخۆشی با بڵێن دنیاویستیە، هەزاران نەخۆشی تایەتی. ئەمە بۆ بە قودوە و دەمڕاستی چێ؟ بۆ بە قودوە و دەمڕاستی ئومەتێک کە ئەڵێ لا إله إلا الله محمد رسول الله. تەماشاکە رسول الله صلى الله عليه وسلم لە فەرمودەیەکی ترا فەرمێکی لا تقوم الساعة، قیامەت بەرپا نابێ حتى تصير الدنيا، هەتا وەکوو کێ ببێ بە خاوەنی دنیا. لە لەفزێکی ترا فەرمێ حتى يكون أسعد الناس بالدنيا کێ؟ لوکع ابن اللوکع. قیامەت بەرپا نابێ هەتا وەکوو دڵخۆشترین کەس بە دنیا لوکعی کوڕی لوکع نەبێ. لوکع لای خۆمان خوێڕیەکە، هیچ و پوچەکە، هیچ و پوچی کوڕی هیچ و پوچ ئەبێ بە خاوەنی دنیا. دڵخۆشترین کەسە بێ بە دنیا. هیچ کەسێ وەکو ئەو دنیای دەست ناکەوێ و هیچ کەسێکیش وەکو ئەو وەکو باوکیشی نەگەر خۆی دڵخۆش نابێ بە دنیا. لەوەرە تۆ ئەلەم دنیاە معجبی کێبی لوکعی کوڕ لوکع، بە دوای کێوەبی لوکعی کوڕی لوکع، کێ سەر بخەی؟ هەموو تەمەنە بە دیار کێوە بەسەر بەری لوکعی کوڕی لوکع. ئەمە تۆ بیکەی بە قودوە پێشەوای خۆت و بیکەی بە ئیمامی خۆت، دەست لە کێ بەرەی؟ ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم. لەو هەموو سەحابە نازدارە دەست بەرەی، لەو هەموو قودوەیە کە بە دیارتەوە شاهیدی بەهەشتیان بۆ دراوە. ئەمە کارەساتە بەڕاستی. ئێمە چەندێکە هاواری ئەماکەین لە هەموو جێگایەک. ئەوسا کاکە یەک شاشە بوو، عایلەیەکی گەورە بە دیار ئەو شاشەوە دانیشتن، یەک کۆنتڕۆڵ بوو باشە، یەک کەسەی گۆڕی وەختە سەر شتێ ئەوە میلەتی فاسید کرد و ئومەتی تێکدا. ئێستا هەمووی دوو شاشە سێ شاشە لە گیرفانیەتی برە، هەزاران میدیا ئاواکە یەک لەحزە بەلەم سەڕوا بەسەر هەر هەموویە. وەڵڵاهی هەر ئەگەر بێت و لە 180 فەساد بێ، خۆ لە 180 فەسادە، ئەگەر لە 195 نەبێ، لە 190 فەسادە، لە 195 فەسادە. تۆ ئەگەر لە 5 یانە بۆستی بەسە بۆی تۆ ڕۆژەکە تیا بچێ و دنیاش تیا بچێ، قیامەتیش تیا بچێ. خۆ تۆ هەر پەیجێکی تۆ لوکعێکە، ئەڕۆیتەوە تافیهێکە، ئەڕۆیتەوە ئەهلی فحشە. کە رسول الله صلى الله عليه وسلم فرمى بين يدي الساعة يظهر الفحش والتفاحش. پێش هاتنی قیامەت ئەوەی ڕەواجی پێدرێ، ئەوەی لای خەڵک گرنگە بێ، ئەوەی کە خەڵک بەرەو ڕووی ئەڕوا و فێری ئەبێ و تەقلیدیەکاتەوە بە شوێنیەکەوێ. فحشە، فحشیش لە قەولا هەیە، لە فعلا هەیە، لە قەلبیشا هەیە. الله جل جلاله فەرمێ ولا تقربوا الفواحش ما ظهر منها وما بطن. هەموو بێشەرعیەکیش فحشە، لە بچووکترینی و هەتا گەورەترینی. ئیتر یا ظاهریە لە دەم و لە کردارە، یا باتینیە لە دڵ و دەروونتە. تۆ بێ لە هەمووی دوور بی، نەک مۆبایلەکە و پڕ بێ لە فحش و تەفاحش. ئاسایش بێ بەلاتەوە. کۆرە جاری وهەیە ئەم فحش و تەفاحشە، ئەم ڕۆی بێضەیە، ئەم لوکعە تۆ لە مۆبایلەکەتەوە ئەینێری بۆ برادەرەکە دەڵێ سەیریکە، ئەینێری بۆ خزم و کەسوکارەکە دەڵێ سەیریکە. ئەبی بە قودوەی شەڕ لەوەشە، لە پیشاندانی شەڕە بیان. ئەس زۆر تەبیعیش خۆت بە باشترین مسلمان ئەڵێ، یانی ئەگەر بڵین وەرە وەکو ئیمامی عومەر باڵی بۆ چیم کردووە، یاک عیبم نییە، من هەر زۆر باشە، قەت دان بەوایە نانی بڵێ من خراپ. بۆ ئینسان ئەگەر غەڵەت بکە خراپ بێدان بە خراپەیە بنێ چاکە بێ. یەکەم هەنگاوی چاکبوونی ئینسان لە خراپیەوە بەرەو باشی دانانە بە غەڵەتەکەی خۆیان. ئەو هەنگاو لێ نەبینی قەت ئومێدە بە باشبوونی نەبێت. هەر عوزری هێنایەوە و هەر فەلسەفەی هێنایە و قەت ئومێدە بە باشبوونی نەبێت. ئیمامی شافعی فەرمێ العاقل إذا أذنب يتأسف والأحمق إذا أذنب يتفلسف. فەرمی ئینسانی عاقڵ کە تووشی تاوانە بێ، یعنی دڵتەنگە بێ پێی، خەفەت بارە بێت، دانی پیانە پەشیمانە بێت تۆلی. بەڵام فەرمی ئینسانی ئەحمەق کە تووشی تاوانە بێ فەلسەفە لێ، ئەڵێ بۆ کردوتە 1001 بیان وهێنێتەوە بۆ تاوانەکەی کە حەڵاڵی کا بۆ خۆی و بەردەوام بێ لەسەری. دەستەکە بە فەلسەفە لێیان ئەسڵەن تاوانەکە و لێکا بەچی دێتەکە بە سونەتێکی زۆر باش. وەکو ئیبن مەسعود فەرمێ سەردەمێکدایە خەڵک وا بەناو فحشا ڕۆ ئەچێ، ئەگەر یەکێ لە ناویانە دەسی لێ بەرا وازان سونەتێکی دەست لێ بەرا. بۆ شێوە سەرزەنشتیەکەن و دژایەتیەکەن. بۆ تۆ لەگەڵ ئێمە فحش ناکەی، گوێ لە گۆرانی ناگری، سەیری هەڵقە ناکەی، ڕەقس ناکەی لەگەڵمانە. بۆچی ناکەی؟ تۆ وشکی، تۆ تیاچووی، تۆ ئاوا و ئاوای. بە زۆر کەس نەوتراوە هەر لە مەجلیسەیە، پێتان نەوتراوە کە ئەگەڕێنەوە وازەهێنن لە ئەو فحش و تەفاحوشەی ئەوان خەریکن. ئەوە سونەتە، ئێستا بۆ بە سونەت لای خەڵک. پیرەکان تایە پیر بوون، گەنجەکانیش تایە پەروەردە بوون. ئێستا کە تۆ دەست هەڵەگری، تۆ لای ئەوان کەسێکی لات داوە لە ڕێبازەکە،
تێک چووی غەسل دەماخیان بۆ کردووی تۆ غەریبی لای ئەوان حەقیشە غەریبی شان نازیشکە بەوەی کە غەریبی چونکە وەڵڵاهی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم بەهەشتی بۆ تۆ بڕیارداوە طوبى للغرباء. تەماشاکەن لەم جیهانەی ئەمڕۆیە دووشت بۆ ئەم تافیهانە یعنی ئەساسە دوو تایبەتمەندیان تیا بێم تافیهانەی ترەگەن بۆی کە ئایانەوێ یەکەمیان چییە؟ شوهرەت پیاکردنی ناو ناوبانگ ئەمە یەکەمیانە. دووەمیشیان ماڵ پارە پیاکردنی پارە و سەروەت و سامان کە دەستیان گەشت بەو دوانە تر سەیتەراکەن بەسەر زۆرێک لە گەنجانە زۆرێک لە خەڵکیە خۆمانەوە بە چاوی خۆمانە بین کابرا هەر هیچ حسابێکی بۆ ناکرێ ئەگەر بێت و تۆ بە پێوەرێکی شەرعی هەڵی سەنگێنی کورە کاکە بڵێ بە پێوەری شەرعیش نا بە پێوەرێکی با بڵێن ئەخلاقی هەڵی سەنگێنی بڵێ بە پێوەرێکی با بڵێن کۆمەڵایەتی هەڵی سەنگێنی هیچ دەرناچێ هیچ نرخێکی نییە نەسی فەرمودە کە بەبێ قیمەت ناوی بردووە هیچ قیمەتێکی نییە کەچی لای خەڵک بۆ بە هەموو شتێک بۆ بە پێشەوە بۆ بە گەورەیان و بۆ بە سەرداریان و بۆ بە ئەو کەسەی کە ناتوانن بەبێ ئەو بژین و بەبێ تەماشاکردنی ئەسڵەن ژیان بەسەر بەرن. طبعاً بەڕاستی ئەمانەش بۆی بیانەوێ بگەن بەو ناوبانگە و دواتریش بگەن بە پارە و سەروەت و سامانەکان ڕێگای خۆیانیانە ئەیگرنەبەر بۆ نمونە تیانە یەکسەر هەڵەسێ ئەیگرێ بەخوا ئەیگرێ بە ئەڵڵا بۆ خۆی بە ناوبانگ دەسەکا بە ڕەخنەگرتن لێ قسەوتن پێی کاتێک زانی تەقیەوە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە بوو بە ڕقەم و دەرک هەیە ئەیگرێ بە قورئانەوە هەیە ئەیگرێ بە حەرام و حەڵاڵەوە هەیە ئەیگرێ بە عولەماوە جارێ با من دەستکەم بە چاوی شافعی و ئەحمەداوە زلە بمە ناسرێم با دەستکەم بە چاوی ابن تەیمیە و محەممەدی کوڕی عەبدولوەهاب زلە بمە ناسرێم ئەتر هەیە ئاوا خۆیان ناسێنێ هەیە بڵین بە مامۆساکانی ئەم سەردەمەوە ڕوە کاتە مامۆساینیەکان دەسەکە بە جوێندان پێیان و سوکایەتی پێیان و دەسەکە بە حسابی خۆی بەڕەخنەگرتن لیانێ خۆ خەڵکیش خەڵکێک کە هیچ لە دین نەزانێ هەر شتێکی بیست بەڵە پێچێ وابێ ئەگەر نەژڵێ وایە بەڵە پێچێ وابێ خۆتان دیقەت بن ئینسانێکی فاشیل بێنە لە ناو کۆمەڵێکا کە کەسی ئاگای لە دین نییە چوار قسە بکا لەسەر مامۆستایەک من گرمتی ئەواکەم لە 160 ئەو کۆمەڵە بڵێ پێچێ وابێ کەەوە تەصدیقێتی باوەڕ پێکردنیەتی کە لە 160 وتی پێچێ وابێ ئەم لە مەجلیسێکی ترا زیاترەڵێ لەسەر خەڵکی زیاتری ژەڵێ لەسەر خەڵکی گەورەتری ژەڵێ ئەیترەوە بێ بە سنەتەوە بێ بە ڕێچکە و ئەبەو شێوە خۆی بەناوبانکە و خەڵکی ژێناسێ چجا ئەگەر بێت و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان نابێڵە چونکە بەڕاستی تۆڕە کۆمەڵایەتیەکان حەزەکەم زان بووە بە مەنەسەیەک بۆ هەموو فاسیدێ حیجری لەسەر هەمویان لا بردووە هەموو ئەحمەق و نەفام و نەزانێ کە لە کۆمەڵگایە ئەو سازەرەیان کەمتر بۆ زانی بۆ ئەمانە و ساچون لە باڕەکانە قسەیانە کرد لە مەقەڕەکانە قسەیانە کرد لە کۆڕ و مەجلیسێکی بچکۆلای قسەیانە کرد بەڵام ێستا لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە کاگەبوون بە ڕەقەم بۆ عالەم قسە عالەم تەماشایانەکە عالەم گوێیان لێ ئەگرێ و بە دوایانەکەوێ بڕۆ تەماشا بکە جاری وا هەیە گەورەترین قەزیەی سیاسی سەیرەکەی یەکی قسەی تیاکە نازانم بە هەموو تەمەنی خەمی هیچ شتێکی میلەتەی نەخواردووە بە دوو قسە سەیرەکەی بە پێشەوە بۆ خەڵکی و سبەینێ هەڵی شێبژێرن و دڵنی پێیان چەنی وهات ها خەڵکی ئێستا لەش فرۆشە بە تەمای خۆی هەڵبژێر بۆ ئازان دەنگ نایێنێ هەڵ نابژێرێ خەڵکی شێتە عەقڵی تەواو نییە ساحەبیە بێ لە شێتخانە تونیەکە دەرزی لێیا بێهۆشێکا تا بێتەوە بەخۆیە چاک بێتەوە دەی وەڵڵاهی بۆ پێشەوای خەڵک وەڵڵاهی لەواتێ دەربچێ وەڵڵاهی پێچێ بچێتە حەساسترین دەستگاشتانەوە حرام و حەڵاڵتان بۆ دیاریکە خەڵک هەبوو چاوش بوو لۆتی بوو خۆ بوو بە هەموو شتێ ئەوە هەمووی خەتای چییە؟ خەتای ڕوووەرگێڕانە لە سادیقەکان لە ئەمینەکان بۆ کاذیبەکان و بۆ خائینەکان بۆی ئەمڕۆی بڵانە ڕەواجیان هەیە لە ناو خەڵکان و ئەبۆ شێوە بەرزە بنە و باڵا بنوەچنە سەر و خەڵکیەوە زۆر بواری تر هەیە قسەی تیاکەن بە تایبەتی ئەو بوارانەی کە ئێمە هەر لە یەکەمیەوە تا ئەخیری بە حرام ێزانین وەکو بڵین فەن و کۆمیدیا و ئەم بابەتانە تەماشا بکەن خەڵکێکەیە بۆ خۆی بەناوبانگەکە خەڵکێکی ژێ تاالبێتی بە دوایە چێ ئەسڵەن بۆ پەیجیە گەڕێ بۆ قسەیە گەڕێ بڕۆ سێرچی گوگڵەکەی بکەرەوە هەمووی سێرچە بۆ بڕۆ سێرچی یوتیوبەکەی بکەرەوە هەمووی سێرچە بۆ هەر بە دوایەوە گەڕاوە خۆ نابینی بە دوای لا ئیلاهە ئیللا الله گەڕابێ بە دوای محەممەد ڕەسوڵ الله گەڕابێ بە دوای دینەکەی گەڕابێ نایبینی بە هیچ شێوەیە بۆیە سێرەکەی زۆر بە ئاسانی
بۆ خۆی دژی لا إله إلا الله کەی خۆی دژی محەممەد ڕەسوڵ الله کەی خۆی ئەجوڵێتەوە لە دین دەرەچی ئاگاشی لە خۆی نیە کە ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم فەرمێ شەو مسلمانە بە ڕۆژ کافرە بێ بە ڕۆژ مسلمانە بە شەو کافرە بێ بۆ لەبەرەوەی ئاگای لە دینەکەی نەماوە بۆیە دینەکەی هەرزان فرۆشەکە يبيع دينه بعرض من الدنيا قليل. طبعا ئەمانە یەکەم جار لەناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە شوێن کەوتەیەکی چاک بەدەستێن بینەرێکی چاک بەدەستێن خۆشتان نەزان ئەمڕۆ ڤیو ڕقەمەوە ئیشی خۆیەک کامرا کە دێ ئەبینێ ئەم ڤیدۆی ئەم لوکە ئەم ڕۆی بێضایە با بڵێن ئەم فاحیشە سێرەکە 2 ملیۆن ڤیوی هەیەڵە بەو خوا پێ شتێکی زۆر باشتیا باسکە بۆیە 2 ملیۆن ڤیدیۆ کاکە کە بینی 2 ملیۆن کەس گوێی لێگرێ و سەیری کردووە وازانە پێغەمبەرە دوایەکەوێت وازان پێغەمبەرە دوایەکەوێت دڕخۆ ڕوون و ئاشکرایە ئەمڕۆ هەر کەسێ زۆری بەدواوە بێ خەڵکێکا بە هەموو شتێ ئیتر خۆ تۆ مناڵەکەی توێ ئەوەی لە بەردەمایە مناڵەکەی منە خوشوبراکانی ئێمە ئەویان لە بەردەمایە لەش فرۆشەکە 2 ملیۆن کەس بینەری بوو باشە ئێمە با سەیری کەم زانمە چییە تەماشایەکە و دوایەکەوێ و پاو ئەمیش ئیشی خۆی پێکە کە ئەم هەزاران کەسە گوێی لێگرت و متابعی کرد دوا ئەوە هەڵەسەیە ئەیکا بە کەسابەت بۆ ئەمڕۆ لە ڕێی ڤیۆ پارە پێیان ناگەن ڤیدۆکانیان کە زۆرە بینرێ بۆ کە زانیان ڤیدۆیان زۆر ئەبینرێ شەریکەکان عەرضیان بۆ ناکەن ڕیکلاممان بۆ بکە بۆ ڕیکلاممان بۆ بکە بۆ ئەویش وەریەگرێ و ڕیکلامەکەیان بۆ کاو لە ڕیکلامەکەش پارە وەرەگرێ لە ڤیۆکەش پارە وەرەگرێ شەریکەکەش ئیسفادەکە پیسترین کاڵای خۆی لە ڕێی پیسترین ئینسانەوە ساغەکاتەوە پیسترین کاڵای خۆی لە ڕێی پیسترین ئینسانەوە ساغکاتەوە هیچ کوالێتێکی تیانە نە شەرعی نە سەحی نە هیچ لەبەرەوەی ئەم لەش فرۆشە 2 ملیۆن کەس گوێی لێگرێ ڕیکلامی بۆکە 2 ملیۆن کەس لێکڕێ ئەگەر 2 ملیۆنەکەش نەیکرێ بەخوا ملیۆنێکی لێکڕێ بەخوا 500,000 لێ بکرە شەریکەکە بەسێتی شەریکەکانیش بۆ پەنابەنە بەرەم لوکەعانە و ئەم تافیهانە ڕیکلامیان بۆ بکەن لەبەرەوەی زان ئەمانە هیچ قیەمێکیان لەلا نییە هیچیان پێ عیبە نییە هیچیان پێ حرام نییە گوێ نادەن بەو بابەتانە هەرچی بێ بەس پارەی پیا بێ ڕیکلامەکەی بۆکە نەیکەن ئەنجا دواتر کەی کە بەکاریانێنێ سیاسیەکان نەتاندیوە دواتر سیاسیەکان گۆرانیان پێڵێن بۆ لیستەکانیان ڕقسیان پێەکەن بۆ لیستەکانیان جلوبەرگی لیستەکانیان لەبەرەکەن بۆیە سیاسیەکان و شەریکەکان سپۆنسەریانەکەن پشتیوانیانەکەن دەعمیانەکەن ئەم لوکەعانە تا هەبنەوەن استفادەی لێکەن چونکە خۆشیان ئەهلی لوکەعن ئەهلی تەفاهن بەڕاستی ئەمە ئەگەر ئینسان چاوکراوە بێ تۆزێ بەرچاوی ڕوون بێتەوە ئەبێ خەمێکی ئەم بابەتە بخوا نەیەڵێ بێتە ناو ماڵ و مناڵیەوە کە بەداخۆ ماڵ و مناڵی زۆربەی گرتووەتەوە ئیتر لەم ڕێگایەوە ئەمە بێتە خاوەنی پارە و دوای بێتە خاوەنی بزنسی خۆی دوای ئەڵەجی کلاسم کڕی ئەڵە بە عارەقی ناوچەوانیش کڕی خەڵکیش دانیشێ تۆ گوێنیشی پێ بەی تازە تۆ متابعیتی تۆ بینەریتی ناتوانانی نەیبینی دەبڕە گوێنیشی پێ بخۆ تۆ هەر سەیرە کرد جا گوێنە پێ تۆ ڕاستکەی پەیجی ئەمەد هەرلانیە جەماعەتی ئەمەد هەرلانیە ئەنجا تەماشاشکەن ئەو پەیجانەی سەر بە سیاسیەکان و سەر بە شەریکاتەکانن کە ئەمان وابەستەیانن بە هەموو شێوەیە ئەیانهێنن و ڕیکلامیان بۆکەن و قسەکانیان پیشانی خەڵکیێنەوەیکەن بەمان شێرت بۆ هەواڵەکانیان و بۆ با بڵێن پۆستەکانیان خەڵکێکی زۆریش متابعە تەماشاکایتر هەیە پێکەنێ پێی هەیە جوێنەیە هەیە دەستخۆشی لێکە هەیە بەدڵیەتی هەیە ئاواتە خوازێ وەکو ئەو بێ ئەمە لە کاتێکە نابێت تۆ کۆمەڵگایەک بی لەسەر قال الله و قال رسول بژیت ئەمە جێی بێتەوە لە ناوتا نابێ هەبێ ئەسڵەن بەڵام کە کۆمەلگای قال الله و قال رسول نەما هەموو شتێ جێ بێتەوە تایە بۆی بەڕاستی ئەمانە بە بۆدیەکەیان و بە زمانەکەیان و بە سپۆنسەری شەریکە و سیاسیەکان چونکە سیاسیەکان حەزەکەم زان گاڵتان لێ نەیە پارەی میلەت بەوانایەن کاکە میلەت مەشغوڵەکەن بەخۆیانەوە بەهۆی ئەوانەوە سیاسەکان لە بیرەکرێن لە ناو میلەتە ئەوسا هەموو جوێنێ بۆ کێ ڕۆی بۆ سیاسیەکانە ڕۆی وا بوویاننا ئێستا کشە مۆدێلەکان بەشێکیان بردووە بەناو هونەرمەندەکان بەشێکیان بردووە ئیتر زەختەکە لە سەراوان کەم بووەتەوە خۆیان نەزان چیەکەن ئەوەی پشتیانەگرن زەختەکە لە سەراوان کەم بووەتەوە خەڵکێکی زۆر چاوی لە سەراوان لاچۆ چاوی هاتوت سەرمان و ئەمە چۆن بوو بۆ خاوەنیەوە ئەو چۆن ئەوەی بەدەزێنەوە چۆن ئەوانی بیر چۆتەوە ئەوانیش بە دڵی خۆیان ئەخۆن و ئەکوژن و ئەبڕن و کەس ئاگای لێیان نییە کەس ئاگای لێیان نییە یعنی سبەینە بەناوبانگترین مامۆستایان شارە کە خەمخۆرترین مامۆستایان شارە بێ بۆ نمونە بگیرێ بەو خوا بە چوار هەواڵی ئەلەوانە کە دابەزێنرێت چیان کردو و چۆن هاتن و نانیان لای کێ خوارد و لەش فرۆشیان لەگەڵ کێ کرد و چیان کرد لە بیری خەڵکە برێتەوە کەس لە بیری نامێنێ
ئەمانە ئەم تافیهانە ئەم لوکەعانە سیاسیەکانیان زۆر ئیسفادەیان لێەکەن بۆیە پەریان پێێن و ئایان ناسێنن بە خەڵکو و گەورەیانەکەن و با بە جوێنیش بناسری کێشەی نییە و موێت تۆ مەشغوڵەبی پێوەی لە حەقەکە لا ئەدەی ئەوەی بەسە جا خۆشتان ئاگادارن ئەو بابەتە بەڕوونی ئەم ماوەیە لە ناو سۆشیال میدیایە دیارە حتا ئەم پەیجە لوکەعانە و ئەم پەیجە تافیهانە جاری وا هەیە خۆیان و ئەدمینە بێنرخەکانیان ئەیگرن بە مامۆسایەکەوە دەستکاری قسەکانیەکەن ئێستا منم قسانم بۆیەوە نەکردو لەوانەیە لە ساشتای وا لێکرێ کە ئێساوە لە بەردەمتانام دانیشتم قسەکانەکەم هەمووتان نەزان ڕاستەڵێم بە ئاەت و حەدیث هێڵێم ئەو ئاەت و حەدیثەکەی لێکە تەوایکا بە قسەی من و ئەیکا بە گژیەکێکی تراو بڕۆ لەو تۆڕە کۆمەڵایەتیانە خەڵک هەموو ژیان و زۆڵم و زۆر و کوفر و شیرک و ئەوەی لە بیرەچێتەوە گەورەترین کێشەی کێیە منم گوێن بە من بە بۆ وای وتووە نەچ سەیری وتارەکە بکە نەچ سەیری دەرسەکە بکە 1 ساعت 2 ساعت هەموو ژیانێ بێ بەوە واش زانێ ئەمە بۆ قیامەتی بەسەری ئاچێ ئەمە ڕۆژی خۆی دێ سوێن بە ئەڵڵا ڕۆژی خۆی دێ خەڵکێک هەیە لەوە ئەچێ چاکەی زۆر گەورە بێنێ وەکو ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم ئەفەرمێ دوایی لە ناو نامەی ئەعمالەکەیان نەیبینێ لە ناو نامەی ئەعمالی کەسێکا ببینێ کە بەو شێوە بەناحەق کردوێتە سەری و هەر لە خۆیەوە قسەی پێوتوە سوکایەتی پێکردووە کە شایستەی ئەوە نەبووە لە ئەساسەوە بەس بەچی هەڵخەڵەتەوە بە لوکەعەکانی خۆ تۆ نابێ هەڵخەڵەتەی بەوانە بەو بێنرخ و هیچ پوچانە نابێ هەڵخەڵەتەی تۆ بێ بە دوایە بڕۆی چونکە الله جل جلاله فەرمێن جاءكم فاسق بنبأ فتبينوا بكيه فەرمێ يا أيها الذين آمنوا وەگەر ئیمانێ هەیە کە هەواڵێکی بۆ دێ لەلایەن موسڵمانێکەوە بەڵام ئەم موسڵمانە فیسقی هەیە هەڵەی هەیە تۆ بە دوواداچوونکە قسە نەکەی یەکسەر بڕیار نەدەی بەڵام ئەم إن جاءكم كافر رويبضة لكع بنبأ فصدقوا یەکسەر باوەڕی پێ بکەن هیچ بە دوواداچوون ناکە ڕاستەکە وای وتووە بۆچی حاشای ئەو بۆچی ئەڵێ وام نەوتووە آخر چۆن وای وتووە لە چه سیاقێکا وای وتووە مەبەستی چی بۆ وای وتووە بە ئاەت وتوێتی بە حەدیث وتوێتی تۆ بۆ ناچی بەدوایە بۆ قوڕەکەی بەسەری خۆتە ئەوەیە ئینسان کە گوێی لە تافیه گرت و متابعەی لوکەعی کرد هەموو پێوەرەکانی شەرع وەلانێ پێوەری هەوا و ئارەزوو پێوەری ڕق و کینە پێوەری با بڵێن خۆشەویستی کوێرانە ئەکەوێتە کار و سەری خۆی بە قوڕاکە و سەری خەڵکێکی زۆریش بە قوڕاکە بڕۆ تەماشا بکە ئەوەی خەڵک بە خەمی هەواڵی لەش فرۆشێکەوەیە ئەوەنە بە خەمی دینەکەوەیەتی وای لێ هاتووە میدیا کارەکانیش ئەوەنە بێڕەوشتن کە یە چوار قسە لەگەڵ تۆوەکە ئەچێتە ناو ژیانی تایبەتی خۆتەوە پرسیاری ئەوانە بێت بەداخەوەی مەش زۆر بەمان تیەکەوی جواب بدەینەوە لە کاتێکا بێ بڵێ تۆقیەوە چییە ئەوە بخەرە ئەو لاوە ئێستا وای لاتۆ لەسەر جادە تۆ گرێڵە یعنی ئەو ئەندامی زاوزەیە چیەوە ئەمەیان چیە ئەوە چیە ئەوە دوای لێکراوە ئەوی وای لێ لە کاتێکە ئەمە گەر ئەوەی بەرامبەری ئەخلاقی تیا بێ یەک زلێ بێ چۆن باسی ناموسی منەکەی چۆن باسی داوێنی منەکەی خۆ لە بەرنامەکانە نایان بین لەسەر جادە خەڵکەگەرم پرسیارییان لێکن حساس یعنی پرسیاری زۆر عجیب کە ئینسانە بیری لێ نەکردوێتەوە بینی خۆی و خێزانەکەشی باسیکە لە ناو خوشکبراکانی خۆیان باسیکە بەڵام کەچی سیرەکەی زۆر احتیاجیە بە لەسەر میدیا باسیکە جاری وا پێکەنینەوە جوابێتەوە ئەمە سەردەمی ئەوانەیە ئەو تافیهانەیە بێنرخانەیە سەردەمی ئەم بێنرخ و بێقیمەتانەیە بۆی خەڵک ئاوای لێ هاتوو چاو لەوانەکە و گوێ لەوانەگرێ جا بۆیە بینی ئەمانە لە هەموو جێگایەک بوونەتە قودوەی خەڵکێکی زۆریشان لەگەڵ خۆیانە بەرەو جەهەنەم بردووە وەیتر ناونەراون با بڵێن کەسایەتیەکانی ناو سۆسیال میدیاکە کەسایەتی چۆن کەسایەتی فاشیل و ساقیت و بێنرخ جاری وا هەیەیان هێنن مێزگردیان بۆکەن بەرنامەیان نەدەست کردداری گەورە و گرانیان نەدەست قسەی تیا بکەن سەرەکەی قسەکانیشان دوای خۆیانە بێ بە حیکمت لە ناو خەڵک ئەبێ بە یاسا خەڵک لەسەری ئەڕوە ئاساییە بەلایەوە بەڕاستی تەنانە دوای لێ هاتووە یعنی علم و معریفەتیش بێنرخ کراوە لە ناو خەڵکیان بە ناوی نەزەریاتی عیلمیەوە کابرا هاتووە تۆ ئاەتی پێڵێ حەدیثی پێڵێ خۆی تااقەتی نییە گوێ لێ بگرێ ئەڵێ وەڵا علم النەفس ئەڵێ تۆ تا نیو سەعادە توانی گوێ بگری وەڵا وانییە درۆکی وانییە ڕاز ناکەی دواوە حوسەڵە و نامێنێ و توانایت نامێنێ وانییە درۆکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ بەیانیە چوێ سەر مینبەر نیوەڕۆ چووە سەری بۆ نوێژەکان دابەزی هەموویە چووە سەری عایشە سەحابەش لەبەریە کرد هەشی گێڕایە بۆچی درۆکی شتی وا هەر نییە تاوای لێ هاتووە ئێستا
حساسی ترین قضیەی دین تۆ لە 5 دقە زیاتر ئامادەنی گوێ لێ بگری چونکە خستە مێشکتەوە وێ سێرەی ڕەواجی چی هەیە تویت و کورتەوتار وەمانە بۆ دین فێرەبی بە کورتەوتار فێری دینەبی بە 2 دێر و 3 دێر فێری دینەبی عولەما هەبووە بە 10 سەعات دانیشتۆ لە بەردەمی مامۆسایە هێشتا زۆر قەزایە هەبوو بۆ یەکلایی نەبووەتەوە تۆ بەوتارێکی 5 دقەی کورتەوتار تاو قەزیەکە یەکلایی بوویەوە وڵای هەرەگەر نابی ئەو کەسانە بخوێنیتەوە کە قەزیان باس کردووە بە 20 دقە لێ نابیتەوە لێ نابیتەوە کاتیەوە یعنی وایان لێ کردووی تۆ عیلمەکەشت بێ بە وەجباتی سەریع بێ بە ثەقافەتێکی عامە لەناو مەجلیسا قسەی پێ بکەیت و هەوڵ منە و شتا ئازانم و بۆ کورتەوتارێکم گوێ لێگرتووە لە بەرم کردووە وەکو خۆی لێمەوە لە مەجلیسەکە ئیتر خەڵک وازانێ من عولەما بۆ کورتەوتارە بڕۆ تەماشای خەڵکە بزانە لە هەموو شتێ دیوێکی نازانێ دیوەکانی تری بێ ئاگایە لێی باسی دیندارەکانەکەم کاکە لە ڕێی کورتەوتارەوە هەمووی دیوێکی زانێ لە دیوەکانی تری هەمووی بێ ئاگایە فتوای پێیە قەزای پێک لا یەکاتەوە لە کاتێکە یعنی مەسئلە هەیە جاری وا هەیە 6 قەولی تایە هەمووشی بە دەلیل استینتاجە لە ئەدلە 6 حاڵەتی تایە ئەم هاتووە بە یەک حاڵەت یەکلایی یەکاتەوە بۆ خۆی دابڕین بۆ چۆن گوێ لە کورتەوتاری فڵانە شێخی بۆ فڵانە مامۆسایی بووەتەوە بەڕاستی ئەمە قوڕی کردووە بەسەری هەموو چینەکانە ئیترە ما بێ بەڕۆی بڵێ مەجلیسەکەی خۆی دواوەی کە گوێ لەو کورتارە وتارەگرت ئەو ڕای خۆی بەسەری خاو هەموو کەسێکیش گوێ لێ بگرێ و هەموو کەسێکیش بەدڵی بێ تەنانەت دوای لێ هاتووە ئەگەر بێت و پرۆفیسۆرێک بێ قسە لەسەر بابەتێ بکە حساسترین بابەتی و کۆمەلگای خەڵک تااقەتی نێ گوێ لێ بگرێ درێژ بوو زۆری وت وتارە یا مامۆسا وتاری جومعەیە درێژ بوو زۆری وت ئەمە کە ئێستا باسمان کرد پێویستەکە عنی چارەسەر کرێ ڕێگری لێ بکرێ سنووردار کرێ یەکنا بە ئەڵڵا قەسەم کەس ڕزگاری نابێ لێ چارەسەرەکەشی ئەوەی کە بزانین ئەبێ بگەڕێنەوە بۆ تەربیەتدانی خۆمان و مناڵەکانیشمان لەسەر دینەکەمان ئەبێ تیان بگەێنین کە ئەم جیهانە چه جیهانێک ئەبوو دەردا ئەفەرمێ بەڕاستی ئینسانی موسڵمان نابێ بێ ئاگا بێ لە زەمانەکەی خۆی و لە ئەهلەکەی ئەبێ بزانێت لە سەردەمێکە ژیوە ئەبێ بزانێت کێ لە چواردەوریە ژی لەو سەردەمەیە لەگەڵ کێ ئەگوزەرێنێ ژیان بۆی بزانێ چۆن ڕێبکا لە ناویانە بزانێت چۆن خۆی بە سەلامەتی دەرکات دینی بە سەلامەتی دەرکات لە ناویانە ئەوەش بەس بەوا بێ بگەڕێنەوە بۆ شەریعەتەکە شارەزای ببین حرام و حەڵاڵ حەق و بەتاڵ کوفر و ئیمان هەمووی لە یەک جیا بکەینەوە بە فورقانەکەمان کە ئەڵڵا بۆی دابەزانین قورئانە ئەنجا هەوڵ بدەین جێبەجێشکەین لەسەر ماڵ و مناڵمان هیچ تەنازولێکی شتیان نەکەین چونکە بچووکترین تەنازول ئەدباتەوە بۆ ناو زەلگاوەک ئەو بۆ معلوماتتان ئەمڕۆ بۆ دین سەردەمی تەنازول نییە سەردەمی ئەوە نییە بڵێ قەیچێکە با ئەمەشی وابێ قەیچێکە با ئەوەشی وابێ واللهی لە یەکەم تەنازولەوە ئەڕۆی هەتا تەوحیدەکەت دانی خۆی سیلسیلەیە ماسۆنیەتی عالەمی فتنەکانی دەجال سیلەن لەگەڵ یەکەم یا ڕۆژکی تا ئەخیرە ڕۆی خوتواتی شەیطانە نابێ بڕۆی لەگەڵیە بۆیە تربیەتێکی دروزە بێ دەست پێ بکەینەوە بە لە خواردن و خواردنەوە جلوبەرگ گرنگتری بزانی کە بەداخەوە ئەمڕۆ هیچ کەسێ بەقەر جلوبەرگەکەی گرنگی بە دینەکەی نایە بەقەر نان خواردنەکەی گرنگی بە دینەکەی نایە بەقەر ئاو خواردنەوەکەی گرنگی بە دینەکەی نایە واللهی بۆ ئاو ئەگەڕێ بێ پاک بێ ئەبێ شلەتێن و سارد بێ عنی بڵێن ها قورگی نەیەشێنێ و نابێ گەرمیش بێتونێتی نەشکێنێ ئەنجا ئەبێ پەرداخەکەی پاک بێ ئەنجا ئەبێت دنیای مواصفاتیە بۆ ئەو بەڵام بۆ دینەکەی وایە ناوەڵاوە نەگرنگی پێ نادە ئیتر بڕۆ بۆ نان خواردنەکەی بڕۆ بۆ جلوبەرگەکەی کورە بڕۆ بۆ کیلۆیە تەماتەکە لە بازاڕایی کڕێ خاڵی دووەم ئەبێ ئەم ڕۆی بێڵانە لە هەموو جێگایەک دژایەتی کرێ نەهێڵ ڕێسەر دەربهێنرێ لە هەر شوێنە ویسیان مەنەسەیانە بێ مینبەریانە بێ قسە بکەنە بێ قوڕ بخرێتن دەمیان چونکە ئەمانە بێقیمەتن تۆ گوێ لە بێقیمەتیە بگریە بێ خۆ قیمەتە لەکوێ بێ تافه یعنی بێقیمەت کاکە حەدیثی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم من گوێن نایەم ئەمە بە گوێن تێمەگەن حەدیثە پێڵە تافه بڕۆن بزانن لە قاموسا تافه کێ بڕۆن تەماشاکەن لوکع کێ کە لە حەدیثەکانە هاتووە فاحیش کێ بڕۆن تەماشاکەن برا ئەمە گوێن نییە کە ئێستا گەر مەلاپەمەیەکان گوێیان لێ بێڵۆنەوە وتارەکانی جنێوە هەیە گوێنی چییە یا تۆش لوکعێکی لەوان تافیهێکی لەوان ئێشاوتە یعنی بەڕاستی کە باسی ئەم بێنرخ و بێڕەوشتاناگەی سێرەکەی پێش هەموو کەسێ مەلا ئازاری پێگات چیە مەلا ژیان بۆچی ئێشک پێگەی ناشێ لەوان بی بۆچی پێ ناخۆشە ئەگەر تۆ لەوانی بۆ پێ ناخۆشە لەفزە و بەدەمی ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم هاتووە یعنی تۆ بۆچی تەزاید بۆچی خەفەتە خوار بۆ بێتاقەت بووی
چی پێ بڵێم لوکعنی تۆ کوڕی چاکی ئەی کە کوڕی چاکە بۆ دژایەتیکەم بڵێم تافی هەنی تۆ بێنرخنی بە نرخی عظیمی ئەی کە عظیمە بۆ دژایەتیکەم بۆ دوای نەکەم تۆ تێ دوایکەم هیچی پێ نەڵێم لەوانەی کە تایەتی زۆر عجایبە عنی هەندێک کەس کە ئاوا ئەحکامی شەرعی بۆ ئەلفاظی حەدیثی پێڵێ ئەڵێ جوێنی چی رسول الله صلى الله عليه وسلم وای فەرمووە ئەوشی رسول الله صلى الله عليه وسلم بیفەرمێت چییە حەقە جوێن نییە سکاتی نییە بڕۆن خۆتان تەماشای قاموسکەن کاک بزانە ناڵێ التافه کێیە الذي لا قيمة له كاك لا قيمة له يعني بيا نرخ بيا قيمتي نية حديث قواله منيش هلا وم ترجمك دوامته برو حديث إذا يسترجمك برو أعظه بهني أبيه ترجمك برو أمصص بدرلات ترجمك زين شي درتش برو خو بدو قاموس برو بزان شي درتش أنا أو هم ألفاظه لدمي رسول الله صلى الله عليه وسلم لقال خليفة أبو بكر صديقه تودره برانبر بكساني كشايستي بنا معنا جوانيد أما كإنسان قشت أو حدي شايستي بيه بيالي ولا كرامة چونکە ومن يهن الله فما له من مكرم الله رسوایکە بەهۆی کردار و گفتاری سەقەتیەوە کەس بۆی ڕێزی لێ بنێ دواوە ڕێزی نەماوە تۆ ڕێزی چی لێنی ئاجا بۆیە بەڕاستیە بێ ئەمانە قوڕ لە دەمیان ڕێی تر گوێیان لێ نەگیرێ بە هەموو شێوەیە و واجبیشە لەسەر ئەوانەی کە خۆیان بەخەم خۆریان وڵاتە زاننی تر هۆشداریان لێبن تر مەنەساتیان لێداخەن بیان خەنەوە ناو باڕ و مەلهەکانی خۆیان بە هەر لێ قسەکەن ویان نەببێنە سەر شاشە و گەنج و با بڵێن مناڵ و کچ و کوڕی ئەم میلەتە هەمووی گومڕا و لاڕێ و سەر لێ شێواوکە طبعا ئەم بابەتە با بڵێن لە ئەوروپاشە ئەمڕۆ باسە حەزەکەم بزانە یەکێک لە ئەوانەی کە یەکەم کەسە کتێبی تیان نووسیوە ئالاندۆنای ناوە کاتیبێکی فەڕەنسیە ساڵی 2007 کتێبێکی نووسی ناوینا نظام التفاهة يعني یاسا و دەستوری بێقیمەتەکان هات بە دوورودرێژی دیراسەی کۆمەلگای ئەوروپی کرد ئەو چۆن کردیە ئەو بڵین نەهاو وەکو ئێمە لە ڕووی دینەوە بیکە ئەو هەستا بۆ نمونەوتی بەراورد یەکەم لە نێوان فەیلسوفەکانی ئەم سەردەمەیە لەگەڵ فەیلسوفەکانی پەنجاکانە کردی بەراورد سەیری کرد عەرز و عەسمانی فەرقە ئەمانە ئێستا چەند تافیه و بێنرخن ئەوانەیە ئێستا چەند باش بوون ئەمە لە لای خۆیان بە معیارەکانی خۆیان وتی بەراورد یەکەم لە نێوان شاعیرەکانی ئێستا شاعیرەکانی پەنجاکانە سەیری کرد ئەمان چەند تافیه و بێنرخن و ئەوان چەند بەنرخ بوون بڕۆن کتێبەکەی بخوێنەوە شتی زۆر عەجیبی تایە بەراوردی کرد لە نێوان سیاسیەکانی ئێستا و سیاسیەکانی کۆن عسکەریەکانی ئێستا و عسکەریەکانی کۆن دکتۆرەکانی ئێستا و دکتۆرەکانی کۆن گۆرانی بێژەکانی ئێستا و گۆرانی بێژەکانی کۆن یعنی نەتیجەیەکی یابەدەستەوە خۆی شۆک بوو لە بەحسەکەیە بڕۆن کتێبەکەی کراوە بە عەرەبی دکتۆرێکی کۆیتی وەریگێڕاوە بیخوێنەوە نازام کراوێ بە کوردیان ناگادارنی مەز بە عەرەبی هەیە عەرەبی زانێ با بڕوا بیخوێنێتەوە کاکە ئەمە شتێ نییە یعنی تۆی موسڵمان تەنها لەسەری بەدەنگ بێت کە واجبە لەسەر بەدەنگی بیتەوە من رأى منكم منكرا فليغيره بيده فإن لم يستطع فبلسانه فإن لم يستطع فبقلبه وذلك أضعف الإيمان لرواية كتير وليس وراء ذلك حبة خردل من الإيمان تويتر حر إيمانا يقر بدلش فينا خوش نبي وإنكاريا بابتنا كي كامرا كافر خوي هات جواب لسري كتابي لسر نوسي ويكي كتير لوانا كديسان هر كتابي نوسي وميلان كونديرا يجهر دكتوري كتير أو أبزانم داني ماركي أجر غلط نبم أويش كتابي نوسي وناوي ناوى حفلة التفاهة أهنجي بينرخكان أهنجي بينرخي بۆ ناویناوە حفلەت التەفاهە هەر هەموو ێزان لەسەر چێڕوە پەیوەندی نێوان تەفاهەتی ئەمڕۆ بە ڕەئس المالیەتەوە باشە بە عەلمانیەتەوە ئەنجا ڕەبت یەکاتەوە پەیوەندی نێوان سیاسیەکان و تافیهەکان چییە پەیوەندی نێوان شەریکاتەکان و سیاسیەکان و تافیهەکان چییە بەراوردێکی زۆر عەجیبەکە ئەگەر بڕۆن دیراسی بکەن بۆتان دەرەکەوێت کە چۆن ئەمانە هەمویان گرێدراون بەیەکەوە هەمویان بەیەکەوە ئیشەکەن بۆ گومڕاکردنی ئەو خەڵکە بەڵام بەداخەوە خەڵک لێی بێئاگایە طبعا ئەحمەد السەییدیش کتێبێکی تری نووسیوە كيف قال المسألة الإسلامية كان لسر مسألة تفاهم وابزان صناعة التفاهينا وكتبك شاكا قال إنسان برادي لا سيبك إسفادي ليك أم بابة براسي قرنقا أقاداري بينشك براسي سردمي أو روي بضانية كرسول الله صلى الله عليه وسلم فرميتي التافه لرواية كتير فرمي الفويسق يتكلم في أمور عامة الناس لكارقشتي كاني خلقي أقساكا همو بواركاني قرتوتوا أقر جاران هر بوار يبو استهمو بواركاني قرتوتوا وايلي هاتوا زوربي مالكان منبری ئەو تافیهانە و تەفاهەیەتیە ئەگەر ئەندامی خێزانەکە خۆی نەبێ مۆبایلەکەیەتی کە هەمویان دانێ بە دیاریەوە تەماشای بکەن جاری وایە یاخود بۆ هەمویان لێرە جاری وا هەیە گروپیان هەیە پەیجیان هەیە لەشکرێکن
کامنین زۆر خەڵکی زۆریش پیانان خەڵەتاوە پەنا بەخوای پەروەردگار بەڕاستیەوەی لەم سەردەمایە لەم ساڵە هەڵخەڵەتێنەرانە لەم تافیهانە ڕزگاری بێ خۆشبەختی بۆ ئەوەشی بەخوانێتەوە بەخۆیە ڕزگاری نەبێ سوێن بە ئەڵڵا لەگەڵەوانە حەشت دەکرێت لە ڕۆژی قیامەتە ئەو بابەتە بوو کە ویستم بیخەمە خزمەتتان والحەمدولله رب العالمین